خەڵکی کوردستان بە ئەزمێکی زۆر قوس و ناڕەحەتە تێئەپەڕێت و ئەم دەسەڵاتە قەیرانی جۆرا جۆری دروست کردووە لە کوردستانە. ئێمە لە کۆمەڵی ئیسلامی و لیستی 194 بەرنامەیەکی تێروتەسەلمان داناوە پشتیوان بەخوای پەروەردگار ئەگەر متمانەی خەڵکیمان بەدەستهێنا و دەنگی خەڵکیمان بەدەستهێنا و چوونە پەرلەمان کار ئەکەین بۆ جێبەجێکردنی ئەو بەرنامە کە بە تێروتەسەلی لەسەر ژیانی خەڵکی کوردستان بەبێ جیاوازی جێبەجێ ئەەکەین و مافەکانی خەڵکی تیا بەدیدێت بە هەموو چین و توێژەکانەوە و بەرنمەیە کە ئەگەر جێبەجێ بکرێ خەڵکی بەڕاستی لەو ناڕەحەتی و لەو قەیرانی کەواتایەتی دەربازی ئەبێت و پشتیوان بەخوای پەروەردگار ئێمە و براو خوشکەکانی دەکانمان هەوڵ ئەدەین بۆ جێبەجێکردنی ئەو بەرنمەیە کەوا لیستی 194 داینا و دایڕشتووە. ئێمە هەموو خەڵک شایی دەکەوە ئیش و کارەکانمان بەبێ جیاوازی بۆ هەموو خەڵک بووە بۆ هەموو چین و توێژەکان بووە و خەڵکی ئەو شایەتێمان بۆ ئەدا ئێمە خەڵکانێکی خۆپەرست نین تەنها ئەوەی کۆمەڵی ئیسلامی بێت ئیحتیمامی پێ بدەین و خەڵکی تر پشتگوێ بخەین بەڵکو ئەوەی پێمان کرابێ بەبێ جیاوازی پشتیوانیمان لە هەموو خەڵکێک کردووە ئاورمان لە هەموو خەڵکێک داوەتەوە نەخۆش بوو بێ خاوەن پێداویستی بوو بێت هەر کێشە و مەشاکیلێکی بوو بێت هەمیشە هاوکار و پشتیوانیان بووین چوەکو تاک ماڵەکانی خۆمان دەرگامان لەسەر پشت بۆ هەموو کەسێکەوە کێشە و گیر و گرفت و مشکلێکی هەبوو بێت وەک برای خۆی خەرمیمان خواردەوە بۆ چارەسەرکردنی و بەگشتی ژۆک و کۆمەڵی ئیسلامی درێغیمان نەکردووە لە خزمەتکردنی خەڵکی هەشتێکی خەڵ لای ئێمە توانی بێتمان جێبەجێ بکرێ بەبێ جیاوازی لە خزمەتی خوشک و براکانی خۆمان و خەڵکی کوردستان نابووین ئەوەی پێمان کرابێ هاوکاری خەڵکمان کردەوە لە داهاتوویشە ئەگەر دەسەڵاتی زیاترمان هەبێت بە پشتیوانی خوای پەروەردگار بەبێ جیاوازی خزمەتی هەموو کەسێک ئەکەین.